پیسبوونی ژینگەی هەوا یەکێکە لە دیاردە باوەکانی پیسبوونی ژینگەی هەرێم. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە سەنتەری شارەکاندا مەترسیەکە لەسەر پیسبوونی هەوا زیاتر بووە. بەپێی ئامارێکی ڕێکخراوی ئاشتی سەوزی نێودەوڵەتی، شاری هەولێر لە ڕیزبەندی 50 پیسترین شارەکانی جیهانە لە ڕووی ژینگەییەوە. ئەوەش بە هۆکارێک دادەنرێت بۆ تەشەنەسەندنی نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیە درێژخایەنەکانی کۆئەندامی هەناسە لەو شارەدا. بەپێی ئامارێکیش لە ساڵی 2018دا 2852 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. شێرپەنجەیەکێک لەو نەخۆشانەیەکە لە هەموو دنیا بەرەوسەرەوە دەچێتن و لە کوردستانیشدا لێدا نەشارینەوە، ڕۆژ بە ڕۆژ ئەم نەخۆشیە لە زیادبووندایە و خەڵکی زیاتر توش دەبێتن. بەو شێوەیە نییە کە ئەمە بەڵێ مەترسی لەسەر خەڵک دروست بێتن. ژینگەی هەوای سلێمانیش بەدەر نییە لە پیسبوون. ڕۆژانە بەهۆی دووکەڵی کارگەکان و زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان و سوتاندنی پاشەڕۆکان و پاڵاوگەی نایاسایی مەترسیەکان لەسەر ژینگەی ئەم شارە زیاتر دەبێت. هەرچەندە ڕێژەی سەوزایی لەم شارەدا لە ئاستی ستانداردی جیهانیە، بەڵام ئەوەش ڕێگر نەبووە لە پیسبوونی ژینگەی هەوای شارەکە. ڕەنگە هێندە بەس بێت لەسەر چیای گۆژەوە بە ئاسمانی شاری سلێمانیدا بڕوانی. بە چاوی خۆت دەبینی کە چۆن چینێک دووکەڵ و تۆز ئاسمانی ئەم شارەی تەنیوە. بەپێی ئەمەرێکی نەخۆشخانەی هیوا لە سلێمانی لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 1330 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون کە پیسبوونی ژینگە بەدەر نەبووە لە هۆکارەکانی زیادبوونی ئەو نەخۆشیە. هیچ کەسێ ناتوانێت ئەو ڕاستیە بشارێتەوە کە یەکێ لە هۆکارەکانی توشبوونی شێرپەنجە پیسبوونی ژینگە. جا ژینگە هەوا بە دیاخ و سەرچاوە ئاوەکان بێت. بێگومان تۆ کە ئەم حاڵەتانە دەبێت کە ئەیبینی دەبێتە هۆی پیسبوونی سەرچاوە ئاوەکانت، هەناسەدانت، کە ئەمە ڕێگریکردن لێی زۆر قورسە. شارەزانی ژینگەیی هۆشداری دەدەن ئەگەر بە خێرایی ڕێگری لە پیسبوونی ژینگە نەکرێت، دواتر ئاسان نابێت پێش بە مەترسیەکانی بگیرێت. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەتاک و کار لە کار نەترازاوە هەوڵی جدیتری بۆ بدە. لەبەر ئەوەی ئێستا بەداخەوە ئێمە لەم کابینێشە ئێمە کە داوای وەزارەتی ژینگەمان کردەوە، ئێستا دەستەش وجودی نیەمەوە، دەستەش ئێستا لە ناو تەشکیلاتەکە یابوونی نییە. واتە ژینگەی ئیحتیمامی پێ نادرێت لە وڵاتی ئێمە کە بە تایبەتی حکوومەتیش لێ بەرپرسە لەو مەسەلە. بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستاندا ڕێژەی سەوزایی نزیکەی لە 108 لە سەنتەری شارەکانیشدا سلێمانی لە پلەی یەکەمدایە کە دەگاتە نزیکەی لە 118 ڕووبەری سەوزایی. شارەزایانی ژینگەیی بە پێویستی دەزانن لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیە ژینگەیەکان لە داهاتوودا ڕێژەی سەوزایی و ڕووبەری دارستانەکان زیاتر بکەن. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.